الحمد لله وبه نستعين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لدرسي كاميرا بردو تذكرة بيرخصنويك من باسكرت وباسي بناسي علم الحديث ما كرد ياخذ علوم الحديث ودواتريج باسي سرتاي سرهلداني ياخذ سرتاي دروسبوني زانستي فرمودا كيو تسون بوا أمرو بپشتیوانی رب العالمين برقي السيم كتواب دكين أويش أهمية علم الحديث گرنگی زانستی فرموده لە چیدایە؟ طبعا گومانی تێدا نییە، دائیمەن وایە هەر زانستێک، هەر سەنعەتێک و پیشەیەک بەرزی و گەورەیەکەی دەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی، بۆ دانەرەکەی، بۆ داهێنەرەکەی. ئەوەی کە بەڕاستی زانستی فرموودەشی گەورە کردووە و ڕێزی لێناوە ئەوەیە کە خزمەتکردنی فرموودەکانی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسسەلام. و بۆ خۆشتان دەزانن ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسسەلام چ پلە و پێگەیەکی هەیە لەلایەن ڕەب العالەمین. بۆیە دەتوانین بڵێین گرنگی زانستی فرموودە دوولایەنەیە. ئەوە ئینشاءالله خەریتەیەکمان کردووە، دواتر ئینشاءالله لە گروپەکەدای دەنین بۆ ئەوەی زیاتر و زیاتر لێی شارەزا بن و تێبگەن. زانستی فرموودە واتە هەم فرموودە و هەم ئەو زانستەی کە فرموودە دەپارێزی، وەکو تەشبیه نەبی پەرژینێک وایە پارێزگاری لەم فرموودەیە دەکا بە تایبەتی کە دەقەکەیە. ئەمە لە فرموودە دوو بەشمان هەیە، بەشێکمان هەیە حەدەثەنا ئەنبەئەنا ئەخبارەنا ثەنا عن فلان عن فلان، ئەوە پێی دەوترێ سەنەدی حەدیث، ئەوە بەشێکی گرنگی فرموودەی عەلەیهی السەڵات وەسسەلام، فرموودەکانی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسسەلام. بەشی دووەمی مەتنەکەیە، دەقەکەیە، بە زوبانی سەردەم ئەمڕۆ دەڵێن تێکست، ئاوا دەڵێن دەقەکەیە، ئەو دەقەی کە ڕەسوول الله فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسسەلام. جا زانستی فرموودە گرنگیەکەی لە چدایە؟ هەم پارێزگاری لە کەسەکانی ئەم فرموودەیان جێڕاوەتەوە، هەم پارێزگاریشی کردووە لە خودی مەتنی فرموودەکە، دەقی فرموودەکە. وخودی سنەتی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسسەلام گرنگیەکەی لەوەدایە کە لە مەسادیرە ڕئیسیەکانە، سەرەکیەکانە. ئێمە لە شەرع پێی دەڵێن المەسادر التەشریعیە، ئەو سەرچاوانەی کە ئێمە دەبێ بۆی بگەڕێینەوە هەر شتێک کە برێن ئایا حەڵاڵە یاخود حەرامە. جا ئەویش دوو بەشە، بەشێکمان هەیە پێی دەگوترێ المەسادر الئەسلیە، واتە بنچینەیە و ئەسلیە. بەشێکی ترمان هەیە المەسادر ئەتەبەعیە یاخود ئەلکاشفە، ناویان لێناوە. سەرچاوە داهێنراوەکان، یعنی سەرچاوەکانی کە دۆزرایتەوە، یاخود سەرچاوەکانی تەبەعی، واتە لە دوو سەرچاوە ڕئیسیەکان دێن. سەرچاوە ڕئیسیەکان قورئان و سنەتی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسسەلام. سەرچاوە تەبەعیەکان ئەوەی متتەفیقە زۆرینەی زانایان لەسەرینە ئیجماع و قیاسە، و دواتر ئەوانی تر دێن کە لە ئوسوول باز دەکا
عرفة، مصالح مرسلية، سد ذرائع، قول صحابية، استحسانة، أماني كزانيان باسيان كدو شرع من قبلنا يا أمانة زانيان باس كدو أمانة بيان دقود مصادري تبعي واتا إيما دتوانين بو دوزينة ويشتيك كبرين حلالة ياخد حرامة پشت بم مصادران بستين. أما الصادرانش لتسور جيراون لقرآن والسنة رسول الله والجيراون عليه الصلاة والسلام. گرنجيكي سنة رسول الله عليه الصلاة والسلام ليرتسيا هم قرآن كمصدري يكمي رئيسيا ببي سنة ناتوانين تطبيقي كين، ناتوانين كاري بيبكين، ناتوانين وكو شیاو گەورەی و پلە و پێگەی قورئان تێی بگەین بە هەمان شێوە مەسادیرە تەبعیەکانیش ئیجماع و قیاس و مەساڵحی مرسەلە و ئیستیحسان و ئەمانەش زۆرینەیان لە سوننە وەرگیراون. ئەگەر پرسیارەکی بکەم لەبەرچی هەم قورئان پێویستی بە سوننەیە بە فەرمودەکانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام کە ئەمە وەکو گەورەی پێگەی قورئان تێی بگەین و هەروەها مەسادیرەکانی تریش کە تەبەعینە ئەوانیش پێویستیان بە سوننەیە و هەڵقوڵاوی سوننەن. لەبەرچی القرآن يتكلم عن الكليات والسنة النبوية يتكلم عن الجزئيات. قرآن قسە لە هێڵە گشتیەکان دەکا، بەڵام سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەم هێڵە گشتیانە فەرعی بۆ دادەنێ، شەرحی دەکا. شتێکی تر حتا لە فەرعیاتەکانیش لە جزئیاتەکانیش سنە هەندێک جزئیاتی لە خۆ گرتووە لە قورئاندا نییە. ئەوە دواتر لە درێژەی دەرسەکانی ئینشاءالله باسی دەکەین. مەبەستم ئەم فکرێ بۆ چییە؟ یعنی گرنگی خودی سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام و گرنگی زانستی فەرموودە. ئەمە بەگشتی بوو گرنگی بە کورتی و بەگشتی بوو گرنگی فەرموودە، بەڵام ئەی زانستی فەرموودە گرنجەکەی لە چییە؟ چکە وتمان زانستی فەرموودە جیاوازە لەگەڵ سوننە. لە دەرسی ڕابردوو باسمان کرد، ئەویش دادنین ئینشاءالله لە پەیجەکە و ئەمانە کە باسمان کرد، وتمان پێناسەی زانستی فەرموودە علم الحديث ذو قوانين تحد يدرى بها أحوال متن وسند فذلك الموضوع والمقصود أن يعرف المقبول والمردود. وتمان زانستی فرموده هەندێک یاسا و ڕێسایە، ئەو یاسا و ڕێسایانە دانراوە بۆچێ؟ بۆ ئەتوو بزانی کامەیان صحیحە کامەیان صحیح نییە و دواتریش کامەیان ڕەت دەکرێتەوە و کامەیان کاری پێ دەکرێت. وتمان ئەو یاسا و ڕێسایانەیە و پێی دەوترێت زانستی فەرموودە یاخود زانستەکانی فەرموودە. باسی دەکەین لە دەرسەکانی داهاتوو ئینشاءالله چەند بەشە چەند بەش نییە زانیان و باسییان کردووە. بەڵام ها وتمان گرنگی زانستی فەرموودە لەم تعریفەش بە دەردەکەوێ کە چی کردووە؟ پاراستنی مەتنەکەیە. بەڵام شتێکی تریشەیە لە زانستی فەرموودە گرینگە، ئەویش زانایان وتویانە علم الحديث خادم والعلوم مخدومة. فەرموویتان زانستی فەرموودە خزمەتکارە و زانستەکانی تر خزمەت کراون. علم الحديث خادم والعلوم مخدومة. ئێمە زانایان هەندێکیان هەمویان نا، هەم لە متقدمین هەم لە متأخرین دەڵێن علومی شەرعی هەیە و علومی دنیاویش هەیە، بەڵام بەڕاستی یعنی ئەوەی سەلمێنراوە هەموو عیلمەکانی دنیاش هەمووی دەگەڕێتەوە ژێر سێبەری علومە شەرعیەکان. یعنی هەر عیلمێک دەگری هەندەسەیە، ئەوەی کە دەڵێن عیلمی دنیایە، حتا عیلمی مۆسیقا و ئەم جۆرە شتانەش ئەگەر لێکۆڵینەوەی وردی لێ بکەی فنون جەمیلە و ئەمانە هەمووی دەگەڕێتەوە سەر قورئان و سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. لەبەرەوەی زۆر دەوڵەمەندە، بەڵام عەقڵێکی کارامە و تیژی دەوێ بیدۆزێتەوە. پێشەوا نورسی لەو ئاەتەی کە رب العالمین دەفەرمێ ولسليمان الريح
غدوها شهر ورواحها شهر. دەفەرمێ ئێمە بۆ سولەیمان على نەبینا وعليه السلام زەویمان نزیک کردبووە، ئەوە بۆ ڕەسوول الله شوا بوو عليه الصلاة والسلام، كان يطوى له الأرض، زەوی بۆی نزیک دەبەوە. بۆیە دەڵێ دەتوانی بە یەکدان ئەندازەی یەک مانگەڕێ ببڕێ شەهر وەڕەواحها شەهر، هاتنەوەکەشی شەهر، یعنی بە یەک ڕۆژی دوو مانجی دەبڕێ ئاوە. بۆیە لەوێ پێشەوا نورسی دەرێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەروی دەڵێ تەئکیدم ئەگەر بگەڕێی علمێک هەیە کە دەکرێ مرۆڤەکان لێک نزیک بکات و بەڵام چۆنە پێویستی بە لێکۆڵینەوەیە. ئێستاوان نییە؟ ئێستا و ئەنتەرنێت و ئەم جۆرە شتانەوان نییە؟ بۆیە هەموو عیلمەکانی تریش، هەمووی تەکنەلۆژیا و ئەم جۆرە شتانە هەمووی لە قورئاندایە. ئەسڵەن ئەگە تۆ لە قورئان دەری بێنی ئەو وەکو دەڵێ ئەخلاقیاتیە و ڕەوشتی و ئەو ئاکارانەت هەبیتن کە لە داهێنانە چی نیەتێکی پاکتەوی بتوانی بە جوانی دەربینی، زۆر زۆر سوودی دەبێت زیاتر لەوانەی کە ئێستا تەکنەلۆژیا بەرهەم دێنن، بەڵام بۆ چییە؟ بۆ لایەنە خراپەکەی زیاتر، بۆ لایەنە مادیەکەی زیاتر، لایەنی ڕۆحی و لایەنی ئیخلاسی تێدانیە. بۆیە هەموو عیلمەکان دەتوانین برێن سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام خزمەتی کردو، چۆن قورئانیش خزمەتی کردو. ئێستا بۆ نمونە بینە سەر علومە شەرعیەکان ئەمە کە طالب علومی شەرعینە، یەکەم علم کە وەکو طالب علم یعنی دەیخوێنین قورئانە، وانە لەبەرکردنی قورئانە یاخود تەجویدە یاخود ئەم جۆرە شتانەیە. ئایا لە چ لایەنێکی سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام یاخود بە ورتر بڵێن زانستی فەرموودە لە چ لایەکی خزمەتی قورئانی کردووە؟ ئەمە تەفسیری قورئانمان هەیە، یەکەم پلەی یەکەم تەفسیر القورئانی بالقورئان، ئاەتێکی، بەڵام لە دواوی تەفسیری قورئان بالسنە النەبەویە. دەزان ئێستا زانیان شتێکی نیشان دۆزیوەتەوە تەفسیر القورئانی يعني بالرسول الله عليه الصلاة والسلام بالنبي عليه الصلاة والسلام، يعني التفسير النبوي زياتر أو تفسيراني كبعملي رسول الله تطبيقي كدول الجياني نك بسر هاتيك روي دابي رسول الله عليه الصلاة والسلام آياتي بسر داب الزيبي أم بسر هاتا رون كربيتو رسول الله تسيبو بازدكا ورسول الله تسار سركي تسونة تسونية، يعني يك لواني كخزمتي قرآني كردوا زانستي فرمودية ئەوەیە کە ئەو ڕیوایەتانە پارێزراون کە باس لە تەفسیری چ دەکەن؟ تەفسیری قورئان دەکەن. علوم القورئان قراءات هەمووی بڕۆ سەیرکە، هەمووی لەلایەنێک لەلایەنەکان زانستی فەرموودە خزمەتی قورئانی کردووە. حتى خودی ئەجر و پاداشتی قورئان. نازان ئەمن ئەوەندەی تاکو ئێستا لێکۆڵینەوەم کردو و دیراسەمان کردووە ئاەتێکمان هەیە باسی فەضڵ و گەورەیی خوێندنەوەی قورئان بکە؟ یعنی بڵێ بۆ نزیک بوونەوە بڵێ ئەو سوورەتەی بخوێنی ئەوەندە ئەجر و پاداشتە تێ، ئەو ئاەتەی بخوێنی ئەوەندە ئەجر و پاداشتە تێ، ئەعظەم ئاەتین ئاوایە لە قورئاندا هەیە؟ هەمووی لە سونە دۆزراوەتەوە. یعنی قورئان زیاتر هانمان دەدا بیخوێنین، بەڵام تەحدیدکردنی ئەجر و پاداشتەکەی جا چ بە ئاەت بێ چ بە سوورەت بێ هەمووی لە سونەدا هاتووە، لەبەر ڕەسوول الله عليه الصلاة والسلام لە ژیانیدا جێبەجێ کردووە. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وآتوا الزكاة أو آتي يرجون تجارة لن تبور، سورة فاطرة والله أعلم. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. دەڵێ داوای تیجارەتێک دەکەن کە خەسارەتی تێدانە. ئەو ئاەتەش دیاری نەکردووە، بەڵام چێ دیاری کردووە؟ من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة فله به 10 حسنة، يعني هەمووی ئەوها رسول الله عليه الصلاة والسلام فرمودەکانی دیاری کردیە. یاخود أعظم آية في كتاب الله، ياخذ أو سورة بخويني أو أجر باداشتي هي أما هي أمش همول السنة باسكراو، يعني حتى لا يعني علوم القرآنيش
يعني زانستەکانی قورئانیش حتى ناسخ و منسوخ لقرآن لسنەشدا هەیە و دیاری کردووە. حتى یەک لەوەی مامۆستا باسی کرد یەک لە تەفسیری چییە؟ سەبەب نزولی ئایەتەکان. زۆرینەی هەرە زۆری سەبەب نزولی ئایەتەکان سەبەب ورودی حەدیثەکەشە. يعني حادثەیەک هەیە سبب نزولك دابزيوة بسند للايان زانيان محدثين أم فرمودية بو مجراوته وتيت يعني أم فرمودية سبب نزول آياتكية إيه بخوش تبت سبب ورود يعني تون قرآن سبب ورودي هي سنش سبب نزول سبب نزولي هي سنش سبب ورودي هي بلام أو سبب وروده خزمتي سبب نزولك يكردو سكا سبب نزولك تيدانية استابون من بسرهاتي يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك يعني أم بسرهاتي لقرآن سيرك كبداخة ودجى السنة كان أواني بنايا لخنا قرآني والقرآن منهم براء دلين أما نعوذ بالله دردقاك رسول الله عليه الصلاة والسلام هلاي كردوا معصوم نية أصلا أقدتو بي هربز بقرآن بيزقل السنة ليك بديوا أصلا أو بجيري كردني رسول الله عليه الصلاة والسلام للعن رب العالمين فإن الله مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير يعني أوهم بال بشتي رب العالمين لكونك أين دردبري بو رسول الله عليه الصلاة والسلام برامبر بخيزانه كاني ئەزیەتیان داوە لە شتێکی حەڵاڵ رسول الله ویستویەتی حەڵاڵێک لە بەدڵی ئەوان واز لێ بهێنی رب العالمین فەرمووتی ئەو حەڵاڵە واز لێ مەینە قد فرض الله لكم تحلة أيمانكم دا ئەم بەسەرهاتە ئەگەر نەچیە صحیحی بوخاری و ئەوانی تر سنن و ئەمانە کە سەبەب ورودەکەت بۆ باز دەکات سەبەب نزولەکەت بۆ باز دەکات یعنی واقعەکەت بە کاملی نایەتە بەرچاو. ئێستا ئەگەرەمە بپرسم يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم قد فرض الله لكم تحلة أيمانكم والله مولاكم وهو هو العزيز الحكيم. دواتر آياتك بعزك وإذا سر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأت به وأظهره الله عليه قالت من أنبأك هذا؟ قال نبأني العلي حليم الخبير. باشا أو لچه هاتيا چی پێگوت رسول الله چی لە خۆی حرام کرد؟ بەڵێ شتەکە تەفاسیلەکەی دیاری نەکراوە وانە خێزانەکانی کامە خێزانی بووە حادیثەکە وردەکاریەکەی چۆنە لەبەرەوەی ئەتو قورئان ئەوەت پێ دەڵێ هەندێک پند و ئامۆژگاریت پێ دەڵێم کە ئەو رسول الله عليه الصلاة والسلام ئەوەندە لەگەڵ خێزانەکانی باش بووە ویستوێتی ئەوە بە خۆی حرام کە سایکۆلۆژیەتی ئافرەتت بۆ دەردەخە ئافرەت چەندە فەقیهە بی چەندە زیرەک بی چەندە برادەری چەندە کچی برادرت بی ئەوە بی ڕۆژێک دادێ لەوانەیە شتێک بەرامبەرت بکە وانە نیە یاخود ئافرەت سایکۆلۆژیەتی وایە حەزی لە جوانیە یاخود ئەوەی بینی هەوەیان و ئەمانەکە کابرا ئافرەتێکی زیاتر هەبی وانە ئەمانە هەموو پند و ئامۆژگارینە لەم بەسەر هاتە وەردەگیری بەڵام تەفاسیلی قیسەکە دەچی لە سوننەوەری دەگری زیاتر فکرەیەکی فراوانترت دەداتێ زیاتر شت پێ دەڵێ چی تێدا یعنی ئایا ئەوە خزمەت نییە بە قورئانی کەریم ئایا ئەوە خزمەت نییە بە تێگەیشتنێکی صحیح فەهمێکی صحیح لە بۆ قورئان بۆیە ئەمە سوننە وای کردووە کە ئەمە قورئان بەڕاستی لە منطەلقەش خزمەتکە کەواتە تەفسیر بە تەفسیرکردنەکەی بە علوم قورئانی بە قیراءەتی حتى بەلایانی لوغەویش یعنی هەموو زانستەکانی قورئان بینە هەموویان لە سوننە خزمەتی کردوون ئەمە یەکیان لە دوای تەفسیر چی دێ یعنی زیاتر گرنگی پێدراوە وەکو ئێمە موسڵمان لە علومی شەرعی فقه شریعت يعني تێگەیشتن لە حرام و حەلال تێگەیشتن لە تەکلیف و لە ئەم جۆرە شتانەی چمان لەسەر واجبە چ فەرزە چ بیکەین چی نەکەین لە فقه شریعت علمی
سنة نبوي، ياخذ علوم الحديث، ياخذ علم مصطلح الحديث، أوانا هميان ناوى لبو زانستي فرمودا قال لها شوية شديدتان هميان يك ما بستيان هيك خدمت كردني فرمودي رسول الله عليه الصلاة والسلام. لفقه لتسلاينيك علمي حديث خزمتي فقهي كردوا. طبعا أوتان ليادنتي وثمان قرآن يتكلم عن الكليات، أدي السنة يتكلم عن الجزئيات. أو جزئياتاني كالقرآن كلياتاني لقرآن دا باسي كردوا السنة هاتوا روني كردوا زا أو الروايتاني كهاتوا حموي زاناني محدثين الراوية كانوا فرمودناسان باراستو يعني بو أو يأتو فهميكي صحيحة هبي بو أو آية فهميكي صحيحة هبي بو تفاصيل وردكاري أم آياتك لقرآن دا باسي نكرا بون منا أقيموا الصلاة وآتوا الزكاة أمانة هم لقرآن دهاتوا بس وردكاري كان للسنة دهاتوا لدولا ين سنة خزمتي كدوا لا ين كالسنة هاتوا تفسير آيات كاني كردوا بورون كردينو تسونا وتسونيا للاچی تر هاتوا زانان هاتونا برجيني چيان داناوا أو زانستی فرموديان داناوا بۆچی بۆ ئەوەی پارێزگاری لە فەرمودەکان بکە کە بڵێ کاکە بڵێ ئەم فەرمودەی ڕاستە بۆ تعریف و بۆ پێناسەی ئەم ئاەتە بۆ ئەم وشەیە. بۆیە لە شوێنێک وتم الإسناد من الدين ولولا الإسناد لقال من شاء ما شاء. وتم إسناد واتە سەنەدی فەرمودەکەی لە دینە بەشەکە لە دین. یەکێک بوو دیار بوو دژە سونە و ئەوانە بوو فکرێکی ئەوهای هەبوو وتی ئێوە لە چێتان هیناوە ئەو قسەیە؟ ئیسناد لە چێن دەری دینە؟ والله ئەعلەم هەندێک قورئانیشی دەزانی. منیش پێم وتم لە قورئاندا بە تەدەبور قورئانت خوێندۆتەوە؟ وتی بەڵێ قورئانیشم لەبەرەوە ئەو جۆرە شتانە بەڵام ئێوە بەڕاستی ئەکرەمەکم الله ئاشاکی ئێوە گوتی ئەنگۆ دەروێشانی بە شوێن سونە کەوتون. الحەمدولله زۆر جار ئەوم پێ وتراوە هەندێک جار دڵم تون و بەس چوویمە مایە سەیرم کردیا زانایتریش کە باسی سونێ لە بۆ خەڵکی کردی ئاوا تەشهیریان کردووە و قسەیان پێ وتووە. بەڕاستی زۆر جار دەبینی مامۆستایەکی ئاینی یاخود دەبین بانخوازێکە کە دەبینی ئەو فکرەی هەیە ئینسان زۆر زۆر دڵتەنگ دەبینی گەران دەبی کە بگێ ئەو ئاستەی ئەتوو ئاوا دەربارەی سونە و دەربارەی زانستی فەرمودە. وتم قورئان خوێندوتەوە دەبڕۆ تەمەشاکە سەنەد لە قورئان بزانە چۆن بۆ ئەو برانی کە دەرسی ڕابردوونە هاتبوون چۆن خوای گەورە بە عەمەلی بە زمانی سەردەم بە پراکتیزی تەطبیقی کردووە سەحابەی لێڕاهێناوە. قل هاتوا برهانكم إن كنتم صادقين يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. أو آتش ما خوين دوا ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب مبين ولا كتاب منير. سبحان الله يعني الريك هرسي مرحلكي باراستني السنة باس كردوا حتى أكو تدوين هرسي قناغك. ومن الناس من يجادل في الله بغير علم أو جهلة يعني جهل مركب هي ببيع علم الزانس فرموده دبي دوباره پیدا چونوی پیدا بکره فرموده دین آس قرآنی درین قرآن ببی فرموده تناگین يعني أقصانه ذكن هم أو زورشتان پیغمبر قصه چی کردوا يتكلم عن الرضا والغضب هنديك زار تورب وهنديك زار للسرخوب ونعوذ بالله يعني أقصانه ذكن يعني بهمان شوي سردمي رسول فرموده كمشهوره بۆیە کە سیر دەکەی بەبێ علم دوای وەلا هودەن منهەجێک نییە ئەو منهەجێک کە زانانی فەرمودەدایان ناوە کاکە ئەم فەرمودەی وەردەگرم لەبەرەوەی ڕاویەکەی ئەو سیفەتەی تێدایە ئەم فەرمودەی وەرناگرم لەبەرەوەی ڕاویەکەی ئەو سیفەتەی تێدایە یاخود ئەو فەرمودەی ڕاستە ڕاویەکەی لێرە قسەیەکی لەسەر هەیە بەڵام لە شوێنێکی تر مەجموعەیەکی تر جێڕاویەتیانەوە ئەم فەرمودەیە وەردەگرم ئەمەیان وەری ناگرم ئەمان باس و هەمان مەوضوعە. بۆیە لو منطلقه سنة رسول الله عليه الصلاة والسلام خزمتي زور زوري تي كردوا خزمتي زور زوري فقه شي كردوا باراستويتي هم لا بسرهاتكي راستقينا بو اوي فهميتي صحيح تابي بو اوكا بويا حتى زاناني فرمدهاتون اگر كسيك لفقه الشريعات ياخذ لفقه لا معاملات لا وكدلي لا بيوع لا كتاب الصلاة لا كتاب الزكاة لا كتاب الحج حديث يتشي نسيبي
حديثەکەی جێڕابی تۆ نەیزانی بێ ئەم حەدیثە صحیح نییە، زانایان هاتوونە ئەم پەرتوکانیان چ کردووە؟ تحقیق کردووە، دووبارە خزمەتێکی تری لایەنێکی تری ئەم فەرمودانیان کرد، ئەم پەرتوکانیان کردوەوە. دەرسێکی تر لە علومی شەرعی دەخوێندرێ بۆ گرنگی زانستی فەرمودە دەتوانین بیکەین بە بەڵگە، ئەویش دەرسی العەقیدە یان دەرسی ئیمان، دەرسی تەوحید، هەم ئەو ناوانەی هەیە. یعنی چەندە فەرمودەکان زانستی فەرمودە خزمەتی بە تەفسیر کردووە لە عیلمەکان، چەندە خزمەتی بە فقهی شەریعەت کردووە لە عیلمەکان، ئەوەن دەرس کەمتر نەبێ زیاتر نەبێ کەمتر نییە خزمەتی کردووە لە ئەو فەرمودانەی کە دەربارەی چنە، کە دەربارەی ذاتی رب العالمینین، یاخود تەوحید و یەکتاپەرستیان، یاخود پێناسەکردنی ئەو ئاەتانەیە کە لە قورئاندا هاتووە. بڕواتان هەبی ئەگەر سنەتێکی، ئەگەر وەکو دەڵێ منهەجێکی متتەبعی ڕێک و پێکمان هەبی وەکو ئیمامە بەڕێزانەی ئیمامی شافعی، ئیمامی ئەحمەد و بوخاری و مسلیم و ئەمانە، ئەو ئیشکالێتی ئێستا لە عەقیدە هەمانە هیچی نامینی، هەم بینی ئەوانەی کە بە خۆمان دەڵێن بانخواز، ئیمام و خەتیب، داعی و ئەمانە کە لە نێوانمان لە بینی بە تایبەتی ئەوەی ئێستا کە بەداخەوە ئەوە سەلەفیە، ئەوە ئەشعەریە، ئەوە سۆفیە، ئەوە نازانم چییە، هەم ناوانە، یاخود بە تایبەتی لە بینی تەفویض و تەئویل، هەندێک تەفویض دەکا هەندێک تەئویل دەکا، بە وردی سەیری فەرمودەکان بکەی و بە فەهمێکی صەحیحی زانایانی معتەبەر سەیری بکەی، ئەو ئیشکالێتە هیچی نامینی. هەردوو قۆناغی هەیە، دەرسمان عەقیدە نییە، ئەگەنا هەردوو قۆناغی هەیە بە بەڵگەش سەلمێنراوە. سەردەمێک تەفویض منهەجی زانایان بووە، سەردەمێک تەئویل منهەجی زانایان بووە، ئەویش دەربارەی ئەویش دەرخەری ئەوەیە کە ئەو ئیسلامە بۆ هەموو سەردەمێک دەگونجێ. ئاخە سەحابەیەک تێگەیشتووە فەرمووتی یەدوڵڵاهی فەوقە ئەیدیهم، بەڵام لە دوای ئەوەی لە دوای سەحابە و لە دوای فتوحاتی ئیسلامی تێنەگەیشتە یەدوڵڵاهی فەوقە ئەیدیهم معنای چییە؟ دەبێت بۆی تەفسیر بکەی. بۆی تەفسیر دەکەی عینەن تەئویل، ئەگە تەئویل نەکەی ناتوانی، کەواتە ئەوش خزمەتێکە بە قورئان، بەڵام نابێ بگاتە ئەو دەرەجەی کە یەکتر ڕەش بکەینەوە ئەمانە. لۆیە لەم منطەلەقەش لە نایەنی عەقیدە و بیر و باوەڕیش فەرمودەکانی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام و زانایانیش هاتوون وتوێتیان کامەی صەحیحە کامەی صەحیح نییە. ئێستا گەورەترین کێشەیمە لەگەڵ شیعە و ڕەوافیض سەبارەت بەو فەرمودانەیە کە سەبارەت بە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام و سەبارەت بە سەحابەکان و سەبارەت بە خودی رب العالمینە بە صفات و ناوە جوانەکانی و ئەمانە. یاخود لە نێوان زانایان هەندێک دەڵێن وەڵا خەبەری ئاحاد لە عەقیدە ئیشی پێ ناکەین. ئەو فکرێش لە لای وان زیاتر هاتیە، یاخود فکرێکی دەخیلە هاتووە وەڵا خەبەری ئاحاد لەبەرەوەی ظەنی و دیلالەیە يحتمل الخطأ والصواب، بۆیە ئەمە لە عەقیدە ئیشی پێ ناکەین. گەورەترین فەرمودەی خەبەری ئاحاد ئینەما الأعمال بالنیات، ئەوە پەیوەندی بە عەقیدەوە نییە. نیەت یعنی هەموو کردەوەکان لەسەر نیەت دادەمەزرێن، نیەت یەکێکە لە بابەکانی عەقیدە و ئەم جۆرە شتانە، و عەمەل ئینسان کە عەمەل دەکات الذین آمنوا وعملوا الصالحات. بۆیە لەو منطەلەقەش فەرمودەکانی ڕەسوول الله عەلەیهی الصەڵات وەسەلام بە تایبەتی زانستی فەرمودە هاتووە وتوێتی کاکە ئەوەی وتراوە دەربارەی رب العالمین ئەوە صەحیحە ئەویان صەحیح نییە، ئەوە پلەی بەهێزە ئەوە پلەی بەهێز نییە. و دواتریش هاتووە وتوێتی مەبەستی ڕەسوول الله عەلەیهی الصەڵات وسەلام لەم فەرمودەیە ئەوە بۆ بە فەرمودەیەکی تڕۆنی کردوێتەوە. یعنی لەو منطەلەقەش زانستی فەرمودە خزمەتی علمەکانی کردووە. ئەوە ئەگە برین علومی شەرعی حتا لە لوغا باشترین کەسێک کە زبانی عەرەبی زانیبی چێ بووە؟ ڕەسوول الله بوو عەلەیهی الصەڵات وەسەلام. حتا فەرمودەکانی ڕەسوول الله بەداخەوە ئەمن لە فەقێهاتی یعنی کە خوێندمان دواتر هەستمان پێکرد، ئەو کاتی وەکو بڵێ هەرزەکار بە زۆر هەستمان پێ نەدەکرد. یعنی زۆربەی قەواعیدەکانی علمی نەحو صەرف و ئەمانە کە میثالی دەینەوە ناپڕژێنە سەر ئایەت و حەدیث، کەمتر دەپڕژێنە سەر ئایەت و حەدیث، زیاتر دەپڕژێنە سەر چێ؟ سەر قەولی شاعیرەکان و ئەو شاعیرانەی کە قسەیان بە ناشیرنی کردیا، یاخود خزمەتی
حکامەکان و دەسەڵاتیان کرد یاخود عاشقی ئافرەتی بووینە، یعنی ئەم میثالانەیان هیناوەتە ناو وەکو دەڵێ زانستی نەحو. بەڵام ئەگەر بێ لە سنەتی ڕەسوول اللهدا ئێستا باسی سنەت دەکەن، گەنا قورئان هەر تێدایە گومانی تێدانی، لە سنەتی ڕەسوول اللهدا هەمووی تێدا هەیە. حەدیثەکان دەتوانی بێنی لە جیاتی شعرەکاندا بنی. يعني يك الشعر كان تازهات يا آدم ديود أسر بالقطا هل من يعير جناحه لعلي أطير إلى من قد هويت. أي كوملي وكدلي قطا يعني أو أوك يعني وشي تيرو أمانية بالنديك قتي وأمزورشتانا آية دتواني بالكانتم با استعارة بيبدي حتى بفرم بو أو كسيك خوشم دوي. يعني أو لزباني عربي دا هنا بيانا ببلغة لبو مجاز لبو أو زورشتانا دتواني تسندان حديث مان هي دتواني أو وخزمتي شكر دوا جا أوكم مقالك ما خوين دو ما مستيعش بريز نسيبوي باشا بو زياتر زانا يعني علمي لغة نحو أوانا بو كم ترخوان لحديثي داوا دالي زياتر أو وەکو دەڵێ هۆکاریان هەبووە گوتوێتیان نەمانزانی حەدیثەکە صحیحە یاننا احتراما لەبەر رسول الله عليه الصلاة والسلام ئەم فەرمودانەماندانە نەکو بوختان بی بەزاری رسول الله عليه الصلاة والسلام. بەڵام زانایان دەفەرمون ئەو کاتی فەرمودەکانی رسول الله عليه الصلاة والسلام لێک جیاکرابۆ دەتوان. بۆیە زۆر گرنگە ئەگەر زانستی نەحوش بخوێنی هەموو وردەکاریەکانی زمانی عەرەبی لە فەرمودەشدا دەدۆزێتەوە. ئەویشی خزمەت کردووە. نازم ئاگام لێ نییە کەس مەشروعێکی های کردووە، ئەگەر بەڕاستی مەشروعێکی ها زۆر پێویستە بۆ ئەوەی هەم کاسەکە ئاگاداری فەرمودە دەبێ هەم تەبدیلیش دەبێ بەچی بە قورئان و سنەتی رسول الله عليه الصلاة والسلام. ئەوە وەکو علمەکانی کە ئەمە دەرێن علومی شەرعی حتى لە علومی ئینسانیش کە من زۆر لە زۆر شوێنانیش هانی هەر برایەکمدایە هەر خۆشەویستێکمدایە هەر قوتابیەکمدایە کە بەڕاستی ئەمڕۆ زۆر پێویستە لەم منتەڵەقەیەوە ئەمە خزمەتی سونە بکەین. ئەویش دۆزینەوەی فقهی حەدیث ولله الحمد والمنة. ئەرکێکی زۆر قورسیان لە کۆڵ کردوینەوە زانانی فەرمودەکەوتوێتیان ئەوە صحیحە ئەوە ضعیفە ئەوە حەسەنە ئەوە معضەلە ئەوە مەرفوعە ئەوەیان لە کۆڵ کردوینەوە وەکو عیلمەکە با بمینێ. بەڵام بەڕاستی ئێستا ئیبن حەجەری عەسقەلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڵێ حەدیثێک صحیحە ئەمن خۆشم لە دار و بەردی بدەم لە بیداتی تەمەنم هەتا کۆتایی تەمەنە ئەمن ڕەئیم وایە خۆی لێ نەدەم بڵێم ئایا و حەدیثە صحیحە یان نە. لەبەر چی؟ حەدیثێک پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە گوتوویەتی صحیحە ئەمن هەتا تەمەنیشم مایە کە تەمەنە چیتیش بێ هەر لێی بگەڕێم ئایا دەگەم ئەو ئەنجامەی کە برێم بەرامبەر ئیمامی ئەحمەد بڵێم کاکە ئەو حەدیثە ضعیفە تو بە صحیحت دانایە. منهەجی محەدیثین هەر زانایە منهەجێکی خۆی هەبووە سبحان الله سبحان الله سبحان الله هەمووشیان پێکاوێتیان. ئێستا بۆ نمونە باسی ئیمامی ئەحمەدمان کرد. ئیمامی ئەحمەد فەرموویەتی ئەمن حەدیثە ضعیفم پێ باشترە لە ئاڕائی ڕیجال کە سەیریش دەکەی حەدیثە ضعیفەکانی هەموو حەسەنە کە خۆی ئەمە دوای لە حەدیثی ضعیفیش تعاملێکی تایبەتی دەوێ برایان زۆر لەسەری ڕادەوەستنە سەر حەدیثی ضعیف بە تایبەتی تعامل لەگەڵکردنی چونکە کە گوتت حەدیثەکە ضعیفە ماناوە نیە تەڕدیکە بە دیواری دادە نا ئەوە مستەڵەحێکی علمی صرفە دەبێ ئاگادار بین لە مەیدانی عەمەل جیاوازە. الله ئەکبەر الله ئەکبەر. بۆیە بەڵام مەبەستم ئەوەیە یعنی زانستی فەرمودە دەتوانین ئێستا خزمەتی فەرمودە بکەین بەچی بە دۆزینەوەی ئیعجازەکانی شتە ناوازەکانی فەرمودەی رسول الله عليه الصلاة والسلام. بۆ نمونە علم الحضارة في السنة النبوية زانستی شارستانی لە سنەتی رسول الله عليه الصلاة والسلام. مامۆستا ئیعلامە بڕۆ بزانە چەند جوان زانان لەسەریان نووسیە الإعلام في العهد النبوي رسول الله چۆن جێبەجێ کردووە وەکو ئیعلامیەکی زۆر زۆر کارا و لێ هاتوو چۆن لایەنی ئیعلامی و لایەنی ڕاگەیاندنی تەطبیق کردووە. فەرمودەکان دەربێن ئەو فەرمودانێک کە ئەو باز دەکا. بۆ نمونە یەک لە فەرمودەکان فەرموویەتی یەک لە
صحابة كان رضا ورحمة إخوائي للسربي والله ولا عمر كوري خطاب يعني صحابة تفرمي خلقم بوكوكوا كخلقي كوكر دوتو تو تشوينه شي برز استل راجع عندن دلك خصبوا خلق دك لشوينه شي برز بي زياتر بي عند قال لو يكلشينه شي نيبي يعني او يكلا حتى لزانستي فرمودا استا محدثه كان استا جوز دبين لي اخباري دليت لسرتساوي شي باور بيكراو بودل لسرتساوي شي باور بيكراو اديو باسي سندنيه حتى او هوالي جراويته وبنمايه شي هبي بو استا برتوك هي آية محدثة كان كقوتيت يعني كسي كفرمودة دجيريتوا كفرمودة دجيريتوا دبي تصفاتي شي تدابي او صفات انا بو راقي عندنا كان دستبر بك جوانترين راقي عندن دور لدرو دور لتشري زيبت زي دبي او عدالة او انا لا فرمودة الصعيدين دين باسي دكي بويا فرمودة وزانستي فرمودة هم علم كان خدمت كردوا كتابك معني بنابي دليل التاريخ والحضارة في السنة النبوية أو حديثاني ورقرتوا كباسي تاريخ وباسي منجو باسي حضارة دكاو باسي أمانة دكا كتابك من هي صد حديثي كوكردوتوا على 100 صنعة صد بيشا لسردمي رسول الله داك هبو عليه الصلاة والسلام أو فرمداني كوكردوتوا زور كتاب ماني استابون منا مقاصد الشريعة في السنة النبوية يعني زور قرينقاتو بزاني ما بستي رسول الله عليه الصلاة والسلام ما بستي رب العالمين لم آية ولم فرمودة سبوة أو للسنة دادو الزوا فرمودة كان كوكو حتى علوم القرآن 40 حديثا في علوم القرآن في السنة النبوية يعني تسل حديث يعني ناو تسل حديثك باسي علوم القرآن دك يعني حتى لولا أنيك بلين إنساني ومروفايتي أم زورشتانا أويتر التربية النفسية في السنة النبوية تربية العقل والفكر في السنة النبوية استهم اكتبانا هنا لو منطلق زور جرينجا أما إشي للسبكين وإن شاء الله لبرنامج داهي إما لبشي رامانو توجينوي قرآني يعني درسك ياخذ وكد الله محاضرات من هبي درباريت سون بالسنة تدبر لقرآن بكين وزوانيا كان قرآن والسنة بدوزينوا تسكى قرآن اشتيدا بلان بكلية سنة هاتوروني كردوتو حميد دوزيوا وكو تدبرك لبو قرآن ولبو سنة رسول الله عليه الصلاة والسلام بو لو منطلقة شو خزمتي كردوا حتى الطب النبوي يعني برو للايني بزيشتي خزمتي كردوا للايني نفسي خزمتي كردوا حتى للايني جستي او رياضة ورشاقة وامزورشتاني حميل السنة دوزيوا لبري وتمانسي أو قصي لبينك القرآن يتكلم عن الكليات والسنة النبوية يتكلم عن الجزئيات بوي لو منطلق أجزانا أن هاتو نتسندام برتو چان نسيوه برتو كي بناوي التراتب الإدارية في السنة النبوية عبد الحي الكتاني يعني هرتي علمي إدارة واقتصاد برواتب اللنفر مداني دوزي وتوا كالسردمي رسول الله داهبوا عليه الصلاة والسلام إمامي عبد الحي كتاني هنا ولو كتاب دايناو بويا أمن يكيك لوانما براشكاوي بليم دفاعي شلي دكم كإيما لقرآن وسنة رسول الله هم علم كان من هي هيتس بيوستمان بعلم دروانيا هيتس علم بيوستمان بعلم كافر وأمانانيا بتايبتي لو سردمي أما يستاتي دادا جين لبرتسي لبروي ليان وكو دالي أمينينا كعلمك ما بدني ياخذ علمك شي استفادة ليه بكين ياخذ ليه بقرن أما استفادة لعلمك شام كين كسودي بو مسلمانان هبي استاش سندين برتوچي نوازي مسلمانان لمكتبة كاني بريطانيا وألمانيا وأمانيا بخويان قليان داوتو ناهي المسلمان كان استفادة ليه بكين بس بخوان استفادة ليه دكن لا أنا باشكي استفادة ليه دكن ناهي المسلمان استفادة ليه بكين علم يقين اشتان هبي عين اليقين اشتان هبي حتى زانستك استفاده هبي نال نعمة استفاده هبي بو زور زاد الله باشا مسلمان بو دوا كوتن بو مسلمان داهنان ناكن اخوان اميان جي دستكريتو بس داهنان دك الا دبي بيوستيا براستي مسلمان توا خو يكلاي بكاتو وبش برب العالم بس استاج بدا خو ما لبري اوي يكتري قبول بكين يارمتي يكتري بين او انت خريجي قفتو جو دم قال لقاليك او انت خريجي اواني بداخو لو علم السنة النبوي لو منطلق شيء وخزمتي كردوا وكاتك دشخوينيا أو ذا جوري سنة رسول الله بودر دكوي عليه الصلاة والسلام سندان برتوكي إن شاء الله لدرس رابط هندشي بعض ذكين كبراستي
هەموو فەرمودەکان کە سەیر دەکەی ئەم وردەکاریانە تێدا. بۆیە ئەمە بە کورتی وەکو دەڵێ گرنگی زانستی فەرمودەیە کە ئەمە لە خزمەتی داین. وە زانانیش بەڕاستی وتوێتیان من ئەنفع الفنون النافعة. ابن صلاح شارەزووی دەفەرمێ بەڕاستی لە یەک لە فەن و عیلمە سوودبەخشەکانە زانستی فەرمودە. دەچینە خزمەت بەس پێناسەی ئیمامی بەیقونی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. طبعا لە دەرسی ڕابردوو باسمان کرد سەرەتای سەرهەڵدانی زانستی فەرمودە گوتمان دەگەڕێتەوە بۆچی؟ بۆ دابەزاندنی قورئان. سەحابەکان لەگە ڕەسوڵ الله بەعەمەلی زانستی فەرمودەیان تەطبیق کردووە. لە دوای ڕەسوڵ الله سەحابەکان، لە دوای سەحابەکان تابعیەکان. بەڵام وتمان تاکو پێشەوە ئیمامی ڕامە هورموزی هات پەرتووکێکی دانا کردیە عیلمێکی مستەقیل لە ناو بەینە دەفەتەین، لە بەینی دوو بەرگان. پێی ناوی لێنا المحدث الفاصل بين الراوي والواعي. یعنی باسی زانستەکانی فەرمودەیە کرد. بەڵام وایە هەموو کەسێک کە دێ سەرەتا زانستێکدا دەڕێژی هەموو وردەکاریەکانی لە خۆی ناگری. ئەوانی تر دێن وردەکاری زیاتر دەبن. ئەو زانایان هاتن لە دوای ئیمامی حاکمی نەیسابووری، دوای خەتیبی بەغدادی، دوای ڕائید لەم زانستە. الحەمدوللا ئەمەوەکو کورد و مسلمان کە بەڕاستی دەبێت شانازی پێوە بکەین و سوزدەی شکر بین ئیبن سەلاحی شەهرەزووریە کە ئەمن شتێکی تریشەیە بەڕاستی بەحسێکمان نووسی لەگە یەکەکی لە بەغدایە بەس تەوامان نەکرد تەقدیرێک هاتە پێش نەدوەکە و سیمینارەکان بە ناوی دار الحديث دور الحديث أصالة وتجدد. خانەکانی فەرموودە لە پێش وەکو دەری لە سەردەمی ڕەسوڵ الله یاخود لە دوای سەردەمی ڕەسوڵ الله سەحابەکان تابعیەکان چۆن بوون ئێستا چۆنە هەیەیان نییە. بەداخەوە لە ئێمە لە منهەجی فەقیهاتی زۆر گرنگی بە زانستی فەرموودە نەدراوە. ئەو دوو قەڕنێ بە تایبەتی ئەو 200 ساڵی ڕابردوو یعنی بە تەواوید ئەگە بڵێم درۆنیە ئێمال کراوە. ئەویش بیر و بۆچوونی زۆربەی مفەکرەکان و زانایەکان لەسەر ئەوەیە کە نەیانویستوە ئێمە لە وردەکاری دینمان شارەزابین. دەستکاری حتا ئەو وەکو دەڵێ چۆن لایەنی عەسکەری و سەربازی تەئسیر و کاریگەری هەبووە لەسەر دەسەڵات، ئاوە لایەنی پەروەردە و تعلیمیش دەستکاریان کردو و دەسەڵاتی هەبووە لەسەر منهەجی پەروەردە. بۆیە حتا لە ناو فەقیهانیش گرنگێکی ئەوتۆ بە دوو عیلمی زۆر سەرچینەدرایە علوم القورئان و علوم الحەدیث. یعنی ئەم لە مامۆستای ترم پرسیان بۆ خۆم لە مەدرسەی دینی بووم بەڵام لە ناو فەقیهان نەبوومە. یعنی لێم پرسیە دەیگو بەس کتابەکە بە ناوی ئیرشاد العیباد هەندێک فەرمودەی تێدا بوو، لە هەندێک شوێنیان دەوانەیە پەرتووکێکی تر خوێندراوی بە ناوی ڕیاض الصالحین والله ئەعلەم دەری ئەگەنا شتی ئەربعین النەووی عەفوەن دەگەنا وەکو پێویست گرنگیان پێ نەدەدا، زیاتر گرنگیان بە عیلمی ئالە دەدا. ئەمیش بەخۆم تێدا ژیاوم. یعنی ئەم دوو عیلمە حتا لانی دوای هەندێک لێکۆڵینەوەمان کرد گەیشتینە ئەو ئەنجامەی کە لە سەردەمی دژایەتیکردنی سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سڵات وسەلام کە دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ پێش ئێستا بۆ شەرق الئەوسەط لەو کاتیەوە نەیانویستووە ئێمە وەکو پێویست شارەزای سنەتی ڕەسوڵ الله بین عەلەیهی سڵات وسەلام لەبەر ئەوەی وردەکاریەکان هەمووی لە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سڵات وسەلام دیاری کراون. ئەوان خۆشەویستان ئەو دەرسانە فکریە بەڵام زۆر گرنگە ئاگاشمان لێبی. خەڵکیان ناردۆتە شەرق الئەوسەط مفەکرەکانیان ناردووە و توێتیان بزانە مقەدەسات ئیسلامی لە دەکنیان چییە. مفەکرەکان و ڕۆشنبیرەکانیان چوینەکەن دەسەڵاتدارەکان و وەکو دەڵێ سەربازەکان و ئەمانە و توێتیان سیاسیەکانیان و توێتیان سێشت لەکنەوە زۆر زۆر گرنگە. قورئان، علم السنة النبوية، شخصية الرسول. پەرتووکەیە سەربارەت بەوەی کە وەکو دەڵێ یەقین بن ئەم سێیان گوتیانە ئەم سێ مقەدەساتی هەرە گەورەی لای مسلمانانن: قورئان، سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام، شخصیەتی ڕەسوول. ئەم سێیانە چەندیان پشتی شێریان بەبەردەکەوی لە فەرمودەکانی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام؟ چەندیان؟ هەر سێکیان برا،
هەرسێکیان ئەمە وتمان لە قورئان تێناگەین بە سنەتی ڕەسوول الله نەبی عەلەیهی سڵاو وسەلام بەس مانای وان نییە ئەمە نەعوذ بالله سنەتی تەفضیل دەکەین لەسەر قورئان نا کەلا ئالاف مەڕە کەلا بەڵام خوای گەورەوەی کردو ئەوانە سینوانی قورئان و سنەت دوو شتی پێکەوە گرێدراون بەوی لەوی شارەزادەی بەویش دەتوانێت تەطبیقکەی يعني يستعمل بون منا تشبيه نبي ولله المثل الأعلى ولرسول الله عليه الصلاة والسلام جنو بياو كسي تفضيل ناكين بس نبياو ببيجن دج نجنج ببياو دج نبهار ببيزستان دي نزستانيش نبي بهار ناي آواي يعني اشتكان وكو دلي بيكوا بيوستن بيوندن بيكوا بوي قرآن والسنة شوايا أو زوان هاتونا دجاتي أو سيان كردوا بتایبەتیش لە سەردەمی 1800ەکان و ئەمانە کاریگەریەکی زۆریان هەبوو بەداخەوە لەسەر زانستەکانی شەرق الئەوسەط بۆ ئێستا ئەو مەناهیجێک کە ئێستا دانراوە ئەو مەنهەجی وانە ئەجینا مەنهەجێک دوورە یعنی وەکو بڵێ فێرە سلوکیاتی ژیانی ئینسانی ناکە بۆیە زانان هاتوون باسی وەکو باسم کرد زانستی فەرمونیان کردوتە بەرگێک و زانستێکی تایبەت لە ساڵی 360 هیجری ئەو ئیمامی ڕۆمە هورمزی هاتووە دواتر ئەو زانایانە هاتوون ئەو لە دەرسی ڕابردوو داهاتوو ئینشاءالله باسی دەکەین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك